زیاتر لە 124,000 پەنجەماسی دەخرێتە بەنداوی دێوانەی قەزای دەربەندیخانەوە و 2 ساڵی داهاتوو دەتوانرێت سوود لە بەرهەمەکەی وەربگیرێت. پەنجەماسیەکان لەسەر ئەرکی هاوڵاتیەکی ناوچەکە بە ناوی سوارە نووری دابین کراوە. سوارە لە پارێزگای بابلی باشووری عێراقەوە بڕی 5,000 دۆلاری بۆ کڕینی پەنجەماسیەکان تەرخان کردووە. بڕیارم داوە لە شاری حەلەوە بڕی 124,000 پەنجەماسی بکەمە ناو بەنداوی دێوانەوە کە ئامانجیشم لەم پرۆژەیەکی خێرخوازیوە هیچ کەسێکی لەگەڵانە بۆ ینی بڵم هیچ لایەنێکی لەگەڵانە بوو و ئامانجمەوە بووە کە خەڵکی ناوچەکە خەڵکی دەربەندیخان کە هەندێکی بژێوی لەسەر ڕاوماسیە کە خەڵکی ناوچەکەشی سفادەی لێ بکات و ببوژێتەوە وەکو لە ڕووی ڕاوماسیوە. بەنداوی دێوانە دووەم بەنداوی قەزای دەربەندیخانە و ماوەی 2 ساڵە ئاوی تێدا کۆ دەکرێتەوە و یەکێک لە سوودەکانی دروستکردنیشی بۆ پەرەپێدانە بە سامانی ماسی و یەکەم جاریشە پەنجەماسی بۆ دابین دەکرێت. دیارە ئەمڕۆ ئێمە لێرە کۆبوونێتەوە بە مەبەستی هێنانی 124,000 پەنجەماسی لەلایەن هاوڵاتێکی خۆبەخشی شارەکەمان کە جەنابی کاک سوارەی مامنووریە کە لێرەیە لە ڕابردوودا سەردانی دیوانی قایمقامەتی قەزای دەربەندیخانێکی ئێمە بیرۆکەی ئەوەی هەبوو کە حەزی کرد پرۆژەیەکی خزمەتگوزاری بە شارەکەی خۆی بکات. دیارە بە هەردوو لامان و لامان گەڵاڵە بوو کە ئەم پرۆژەیە هێنانی پەنجەماسی بۆ بەنداوی دەربەندیخان کە ئەم ساڵ سەرڕێژی کردبووە ئەم ساڵی دەست بە گلدانەوەی ئاوەکەی کرابوو. دوای دراسەکردن و یاداشت بەرزکردنەوە لە ڕێگەی جەنابی قایمقامەوە بۆ ئێمە و ئێمەش بۆ بەڕێوەبەرەتی گشتی کشت و کاڵی سلێمانی هۆبەی سامانی ئاژەڵ بەشی یەکەی ماسی دوای دراسەکردن بە جوابیانداینەوە بەڵێ دەتوانێت کارەکە ئەنجامدا بەڵام چەند مەرجێکیانداناوی شێک لەوانە کە دەبێ شەهادەی ڤێتنەری هەبێ کە نەخۆشنی و هەڵگری جۆرە نەخۆشی نەک نییە و یەکەی داریەکانی شوێنەکە ئاگادار بن و نوێنەری کشت و کاڵ و هۆبەی سامانی ئاژەڵ لە شوێنەکە بێ بە خۆشحاڵوێ ئیمڕۆ نوێنەری ڤێتنەری و کشت و کاڵ و قایمقامێت و دارستان و بەندا و هەمووان لێرە ئامادەیمان هەبوو. دابین نەکردنی پەنجەماسی بۆ بەندا و دەریاچەکان لەلایەن حکوومەتەوە یەکشەکە لەو گرفتانەی ساڵانە ڕوبەڕووی ڕاوچەکان دەبێتەوە و ئەمەش بە هۆکاری کەمبوونەوەی سامانی ماسی دادەنێن لە هەرێمی کوردستان. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.